إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله. اللهم صل وسلم على نبينا محمد صلى الله عليه وسلم. أي خواهي جان شكري مباشر يا ربي. مني ما مصاي آيني شو گناهيكم هي واتي لور مكان آخر من هەڵەیەکم کردووە آخر خوددایە سکاڵای خۆم لای تۆ ئەەکەم من جێنشینی پێغەمبەرم درودی خوای لێبێ من جگە لە ئامۆژگاریکردن و وتنی حەق چ شتێکی خراپم دووە کە خراپەی بۆ کۆمەڵگا هەبێت خوایگیان من نەداهاتی خەڵکم دزیوە تا لەسەری بکوژێم نەخیانەتم لە میلەتەکەم کردووە تا لەسەری بکوژرێم نەحەقی کەسم خواردووە تا لەسەری بکوژرێم نەشەو چوومەدە سەر ماڵان و دزیم لە خەڵە کردووە تا لە کاتی دزیکردنەکەدا بکوژرێم نەدەست درێژیم کردە سەر ناموس و شەرەفی خەڵک تاکۆ من بکوژرێم آخر ئەبێ منی مامۆستای ئاینی چ گوناهەیەکم کردبێت جگەل لە ڕێنمونیکردنی خەڵک بۆ کاری چاکە و چاکەخوازی چه هەڵەیەکم هەیە بۆ دەبێت خوێنم بڕێژێت بۆ دەبێت لەسەر مینبەر دامگرنە خوارەوە بمکوژن بۆ دەبێت خوێنم بڕێژرێت ئاخر کوشتنی جێنشینی پێغەمبەر دوردی خوای لەبێت ئەو نەکارێکی ئاسانە وای لێ هاتووە کە خەڵک هیچ شەرمێکی نەبێت هیچ ترسێکی نەبێت هەر کاتەویستی مامۆستایەکی ئاینی یا لە ماڵەکەی خۆیدا یا لە ناو مزگەوتەکەی خۆیدا تیرۆر بکات و بیکوژێت ئەبێ کێ بێت ئەوەندە دڕندەیە ئەبێ کێ بێت ئەوەندە خۆی بە چاوقایم ئەزانێت ئەوەندە غیرەتی داواتە بەرخۆی تاکو بە نوێژی نیوەڕۆ بە بەرچاو خەڵکەوە من تیرۆر بکات خوددایە دانێ نییە دوان نییە سیان نییە کوشتنی مامۆستایانی ئاینی بە ناحەق خەریکە ئەبێتە حاڵەتێکی زۆر ئاسایی و کۆمەڵگەش لێ بێدەنگە آخر کوشتنی مامۆستای ئاینی لەگەڵ مرۆڤێکی ئاساییە زۆری فەرقە مامۆستایەکی ئاینی هەزاران کەس دەخاتە سەر ڕێگای ڕاست ئامۆژگاری هەزاران کەسەکەن ڕەنگە مرۆڤێکی ئاسایی تەنها سوودی بۆ خۆی و چەند کەسێکە بێت بەڵام مامۆستایەکی ئاینی سوودی بۆ کۆمەڵگایەک هەیە باشە بەس لەبەر ئەوەی ئێمەی مامۆستایانی ئاینی بەس لەبەرەوەی حەق ئەڕۆین بەس لەبەر ئەوەی بەدەسەڵاتداران ئەڵێن زوڵم مەکەن بەس لەبەر ئەوەی باز لە عەدالەتەکەیت بەس لەبەر ئەوەی ئەڵێن نابێت خراپەکاری لە کۆمەڵگەدا بمێنێت سووچ و تاوانی ئێمە هەر ئەمەندەیە هیچ شتێک لە خۆمان ناشک نابین کە لەسەری تیرۆ بکرێین جگە لە وتنی حەق جگە لە وتنی ڕاستەکان ساخودای گەورە لە ناو ماڵەکەی تۆدا دەست بەرزەکەمەوە لێت ئەپاڕێمەوە خوددایە ئەو کەسانێ ئەیانەوێ خوێنی مامۆستایانی ئاینی بە ناحەق بڕێژن خوددایە خۆت بچۆ بە گژیانە خوددایە خۆت غەزەبیان دابارێنە بەسەریانە ئەو کەسانی کە بەرنامە دادەنێن ئەو کەسانی کە پلان دادەنێن ئەو کەسانی کە دەستیان هەیە لە ڕشتنی خوێنی مامۆستایانی ئاینیدا خوددایە هەر لە دنیادا خوێنیان بڕێژیتەوە خوددایە لە دۆزەخیشدا دۆزەخیان پێگەرم بکەیت بە دۆزەخ سزایان بدەیت خوددایە لەم وڵاتە ئەوەی کە چەکی نەبێت هێزی نەبێت ئەوەی بەسەریە ئەوە مافیا خورێت زوڵمی لێەکرێت تیرۆرەکرێت آخر زمان مەلا کوشتن معنای چی؟ بۆ کوژرێن لەسەر چی؟ گوناحن تاوانیان چی هەقە ڕۆن بۆیە کوژرێن ڕاستە ڕۆن شەرعی قساکەن لەسەر دینە ڕۆن
گوناحیان چیەوانە مامۆستا ئەینی نابێت شەهید کرێ حەچیەک بێت هۆکارەکەی ئەوە مامۆستانی ئاینی قسەی حەق دەکەن ئەگەر ئەوەی لەو کوردستان قسەی حەقکە تیرۆر دەکرێت تیرۆرکردنی جێنشینی پێغەمبەر میلادگەری پێغەمبەر شتێکە کە ینی جێگای قبولکردن نییە یعنی ئەگەر ئێمەش لێ کردبین و بێندەك بین و نتوانین لەسەری بەجوابین خی گەورە دەتوانین لەسەری بەجوابی ئینتقامی لێوەگری مامۆسایانی ئاینی پێویستە ڕێزیان لێ بگیرێت تێگە ئیتر سەر بە هەر لایەنێ بن سەر بە گرنگ ئەوەی مامۆسای ئاینیە ینی پێویستە ڕێزی لێ بگیرێ و ژیانی پارێزراو بێت لەگەڵ تەواوی هاوڵاتیانە. سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە باشە ناوکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆژ لەنێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ کامێرەمانی هاوکارم یاوە جومعە پەیامێکی دیکەی هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشپان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە تیرۆر دەکەین لە هەرێمی کوردستانە بە تایبەتی تیرۆرکردنی مامۆستایانی ئاینی. ماوەیەکە تیرۆرکردنی مامۆستانی ئاینی بۆتە حاڵەتێکی ئاسایی بۆتە ئەو حاڵەتی کە لەم لاولا دەبیستین زوو ناوەناوە مامۆستایەکی ئاینی لە ماڵەکەی خۆیدا یاخود لە ناو مزگەوتەکەی خۆیدا تیرۆر دەکرێت. ئێمە دەپرسین مامۆستایانی ئاینی چ سوود چوو تاوانێکیان هەیە وا بۆ جۆرە تیرۆرەکرێن و مافی ژیانێ دەسێنرێتەوە. ئایا مامۆستایانی ئاینی جگە لە وتنی حەق و ڕاستی جگە لە وتنی بەرجەستەکردنی عەدالەت چ شتێکیان لە مزگەوتەکانەوە فێری خەڵک کردووە؟ ئایا مامۆستایانی ئاینی بۆچی دەبێت بەم جۆرە بێڕێزیان بەرامبەر بکرێت یاخود لیان ئەدرێت یاخود تیرۆر ئەکرێن؟ چی بکرێت بۆ ئەوەی کە شکۆی مامۆستایانی ئاینی بپازرێت و مامۆستایانی ئاینی ئیتر لە تیرۆر بە دوور بکرێن؟ لەگەڵ هاوڵاتیان ئەم پرسە تاوتوێ دەکەین بیدەر بابن بۆ گواستنەوەی پەیامەکان. مامۆستایانی ئاینی بۆچی شکۆیان ئاوا لە کەدا دەکرێت و تیرۆر دەکرێت؟ وەڵاهی بڵێم چیتر ئەم مەلایەنە ئاوا کوژن و نازان چیەکەین تر غەیرەدین و ئەمانە خوانە ناسن بێ ئیمانن. ئەگەر ئیمانیان بێ کابرا بۆ ئەکوژێ مەلایەکی بۆ ئەکوژێ قەتای چییە؟ ئاخر دە کێشەکەی چیە پێی بڵێ؟ باش مامۆستای ئاینی چەند ساڵە جەنابی گوێ لە مامۆستای ئاینی گرتووە جگە لە ئامۆژگاری و ڕەوشتی جوان و فێرکردنی ئەم جۆرە شتانە چیان فێری خەڵک کردووە؟ والله تر مامۆسایە عالمە مامۆسا تۆ بڕۆ دزی بکە تایسە بە خەڵکیان بڕۆ پیا و کوژ. ناوەڵڵا مامۆسا قەت ناڵێت تۆ دزیکە ئینە الشەیطانە للئینسانی عەدوو مبین. خواوەکو شەیتانی جنیە شەیتانی عەبدیشی زۆرە. تێگەیشتی؟ باشە مامۆستایانی ئاینی جێنشینی پێغەمبەر درودی خوای لێبێت دەستدرێژیکردن بۆ مینبەری پێغەمبەر و مامۆستایانی ئاینی ئەمە کارەسار نییە؟ والله ئەوە لا ئیتر ئەمە ئاخر زەمانە ئاخر زەمان مەلا کوشتن معنای چی؟ آخر مەلای معنای چی ئەم ئاوا بکەن؟ چی بکەین بۆ ئەوەی ئەم حاڵەتە ئەم دیاردەیە بنەبڕ بکرێت؟ واللهی ئەوە بڵێم چی مەگەر خوا خۆی دەفعی بکە تێگەشیڵە قەت توقنی پیاوی سەرچەومەکەوە بە دەست قەت بدە بە پێ دوویکەوە مەیەڵە نەفام دەنگی دەربێنێ سەدی هەڵەوەەر دزێ بۆ دێنێ شێخەگی ئەڵێ ئاگاب لە عەش و قوشە چێ دیوێ بە دۆی خۆی بڵێ ترشە لە ئێستادا تیرۆرکردنی مامۆستایانی ئاینی خەریکە بەدە دیارە بە بڕای تۆ هۆکار چییە؟ وڵاهی هۆکار ئەکرێ بڵێ زیاتر لە یەک هۆکار و ئەوە هەیە چون بارودۆخی سیاسی ئەم کوردستانە بڵێن دوایەوە یەکوانە بە قۆناغێکی زۆر ئاڵۆز و هەسیارە تێپەڕێ مەسەلەی تیرۆرکردن ئەگەر بینە سەر هەر ئەوە بەس دیاردەیەکی تازە نییە لەنەوە یەکەوە بۆم لاوە بەردەوامە لە مەجای جۆرا بووە بەرامبەر بە ڕووناکبیران بەرامبەر بە ڕۆژنامە نووسان بەرامبەر بە مامۆستایانی ئاینی بەرامبەر هەر کەسێک ئەگەر نەقدێ ڕەخنەیەکی لەم دەسەڵات و حکومڕانی هەبوو بێت یعنی ئەمە حاڵەتانەمان بینیوە شتێکی تازە نییە بڵێن شتێکی نوێ و عەجیبە و ئەوانە ئەگەڕێتەوە بۆ سیستەم ڕاستی ئەگەڕێتەوە بۆ حکومڕانی کە ناتەندروستە لە وڵاتە چون ئەگەر حکومڕانێکی تەندروستە بێ و دادگا سەروەر بێ و قانون و یاسا هەبێت شی لەم بابەتە نابێت ڕوو بدا شی لەم بابەتە خۆ ئاساییە لە دنیا تیرۆر هەیە ناڵێن نییە لە شوێنانی تریش بەس نەتیجەیەک بەدەسەوەدا بەس لێرە نەتیجەی نییە مامۆسایەکی ئاینی تیرۆرەکرێت دوجا نازانی ئەمەی کە لە پشتم کارو بۆ کێ نەتیجەکەی دیار نییە بۆ لەبەرەوەی معلومە کە دەسەڵاتێک لە پشت ئەمەوەیە خەڵکێکی ئاسایی نەهاتوو ئەمە بکات چون خۆتە زانی یاسا لەم وڵاتە تەنها لەسەر خەڵکی ئاسایی و خەڵکی فەقیر و هەژار تەربیەقەکرێ و ئەوانە کابرا مەخالفەیەکی خەڵکی بێچەک بەڵێ بێچەک و بە پشتیوان چاک بەڵێ بەفیعلی ئەوەی کە لەم وڵاتە ئەوەی کە چەکی نەبێت هێزی نەبێت ئەوەی بەسەریە ئەوە مافیا خورێت زۆڵمی لێەکرێت تیرۆرەکرێت بە شێوازی جۆرا و جۆر
بڵێ ڕای تۆ بڵێ مامۆسایانی ئاینی هەڵەیەکی ئەوە گەوریان کردبێت کە لەسەری تیرۆر بکرێن مامۆسایانی ئاینی چی ئەڵێن من پێم وایە هیچ ئینسانێک قابلی ئەوە نییە تۆ ژیانی لێ بسێنیتەوە جایتر مامۆسایەکی ئاینی بە هەر ئینسانێکی تر بێت شتێکی لێ بە دەربێت ئەویش ئەوەیە کە ئەو کەسە لە پشت تاوانی گەورەوە نەبێت ئەگە تاوانی گەورەی کرد دەستی بوو لە خوێنی ڕشتنی خوێنی ئینسانی تر ئەکرێت تۆ بە پێی یاسا و ڕێسایە کە هەتە بە حساب معاملەی لەگەڵا بکەی بە پێی ئەو یاسایی کە هەتە معاملەی لەگەڵا بکە عقوبەی بدە بەس تۆ ئەگەر کابرا لەسەر ڕەخنەیەک یان لەسەر بیرروبۆچوونێکی جیاواز یاخود تێبینیەکی لەسەر ئەم دەسەڵات و حکومڕانیە تۆ بێ ئەمەی لەگەڵا بکەی یانیت نازانم دیسان بەمە بڵێت چی ناوێکی لێ بنی بڵێ چی بکرێت بۆ بنەبڕکردنی کاری تیرۆر لە هەرێمی کوردستانە و بۆ پاراستنی شکۆی مامۆستا بەڵێ وەڵاهی بۆ پاراستنی شکۆی مامۆستا و هەموو ئینسانێک لە کوردستانە ئەبێت لە ئەساسە گۆڕانکاری لە حکومڕانیا بکرێت چون ئەم حکومڕانیە ناتوانێت شکۆی مامۆستا و خەڵکی تیژ بپارێزێ سەلماندوێتی لە ماوەی 26 ساڵی ڕابردووە بەکردار سەلماندوێتی کە پارێزەری شکۆی مامۆستا و خەڵکی تریژ نییە هیچ ئینسانێک نییە تێگەی کەواتە ئەبێت ئەم سیستەما بەم شێوازە عەقڵیەتە کۆتایی پێبێت ئەبێ بگۆڕدرێ ئەبێ لەم وڵاتە یاسا سەروەر بێت کە یاسا سەروەر بوو ئەو کاتە هەموو شتێک بە پێی یاسا و قانونەکرێ معاملەی لەگەڵا بکەیت بڵی بۆی جێڕوێنەوە لەبەر دل ڕحەزی گەندەڵیتیە و هیچی کێنێک مامۆسای گوناحی چییە مامۆسای گوناحی نییە مامۆسا باسی باز لە گەندەڵیە کات گەندەڵیە قەزە گەندەڵێک بۆچی تیرسیانەکە هیچی کەنی بەزەوەیە باش مامۆسای ئاینی جێنشینی پێغەمبەرە درودی خوای لێبێت بۆ دەبێ بەم جۆرە سوکاتی پێ بکەن نابێت سوکاتی پێ بکەی مامۆستا خاز مامۆستا دکتۆر نابێت سوکاتیان پێ بکەیت مانیچی نابێت سوکاتیان پێ بکەی قوربان ناوەڵا نابێوان سوکاتیان پێ بکرێ و یعنی شتێکی زۆر بێمانایی و نائینسانیەتیەوە زۆر شتێکی بێمانایی و نائینسانیەوە نابێت چی بکرێت بۆ ئەوەی کە شکۆی مامۆستای ئاینی بپارێزرێت و بنەبڕی تیرۆر بکەین وەڵی چی بکرێت بەدەست لەناو خۆیە شتەکە لەناو خۆیە شتەکە بکرێت لەناو خۆی بیکەن ئەبێ بکرێت شتەکە بێت لەناو خوا بکرێت هەموو لایەنێک یارمەتی ئەو وانە مامۆستانە بن و یارمەتیان بن پژگیریان بکەن نەکرێت شتانە نەکرێت تیرۆرکردنی مامۆستای ئاینی نیگەرانی کردویت طبعا زۆر چۆن نیگەران ناکە بسڵمان نییە ئینسانی وەکم تۆ لەوەی کە ژنەکەی بێوەژن نەکرێ منداڵەکانی هەتیوە کرێن هەمووی هەتیوەکەی بێوەژن ژنەکەی بێوەژنکرد ناڵی هەتیوە کرێ یعنی شتێکی بێمانایی ناشرینە شتێکی زۆر ناشینە لەم وڵاتی ئێمە شتانە زۆر ناشین و شتێکی ناشین و ناجایزە لەم وڵاتە ئەوەی کە چەکی نەبێت هێزی نەبێت ئەوەی بەسەریە ئەوە مافیا خوێت زۆڵمی لێکرێت تیرۆرەکرێت آخر زەمان مەلاکوشتن معنای چی بۆ کوژرێن لەسەر چی گوناحن تاوانیان چی حەقە ڕۆن بۆیە کوژرێن ڕاستە ڕۆن شەرعی قساکەن لەسەر دینە ڕۆن گوناحیان چیەوانە مامۆسای ئاینی نابێت شەهید کرێ هەچیەک بێت هۆکارەکەی ئەوە مامۆسانی ئاینی قسەی حەق دەکەن ئەگەر ئەو لەو کوردستان قسەی حەقکە تیرۆر دەکرێت تیرۆرکردنی جێنشینی پێغەمبەر میلادگەری پێغەمبەر شتێکە کە ینی جێگای قبولکردن نییە یعنی ئەگەر ئێمەش لێ کردبین و بێندەك بین و نتوانین لەسەری بەجوابین خی گەورە دەتوان لەسەری بەجوابی ئینتقامیان لێوەگری مامۆسایانی ئاینی پێویستە ڕێزیان لێ بگیرێت تێگە ئیتر سەر بە هەر لایەنێ بن سەر بە گرنگ ئەوەی مامۆسای ئاینیە ینی پێویستە ڕێزی لێ بگیرێ و ژیانی پارێزراوە بێت لەگەڵ تەواوی هاوڵاتیانە ماوەیە کە مامۆستایانی ئاینی تیرۆ دەکرێن و ئەکوژرێن بۆچی ئەگیاڕیتەوە تۆ والله جا چی بڵێم حکوومەتەکەمان گەلێ چاکە و هەمووی دێتەوە سەر ئەوە نەمەعاشێ و نەهیچێ و خاچ کەس بۆ خۆیەتی کوشتن و بڕی نەکرێ هەروازان ئاو خواردنەوەی ئەوە کەی ژیانەتی نەکارە باهێ نە ئاوەیە و خەڵکەمی سوتاوە کوشتنی مامۆستایانی ئاینی چیمان پێ دەڵێ وڵای چیمان پێڵێ حەقیان سەنم بۆ کوژرێن لەسەر چی گوناحن تاوانیان چی حەقە ڕۆن بۆیە کوژرێن ڕاستە ڕۆن شەرعی قساکەن لەسەر دینە ڕۆن گوناحیان چیەوانە حاجی تۆ چەند ساڵە گوێ لە مامۆستای ئاینی ئەگریت تا ئێستا بیستوتە کە مامۆستایەکی ئاینی ڕێگەی خراپیشانی خەڵک بە قدری خراپ نیشان کەس نادا ڕێ باش پیشان خەڵکەدا بۆیە وای لەکەن لەسەر حەق ئەرەوەڵا لەسەر حەق ئەرەوڵاوا لەسەر حەقا تاوانیان چییە ئەوانە شەیدن والله حەقیان بستنن چی بکەین بۆ ئەوەی کە ئیتر تیرۆرکردنی مامۆستای ئاینی کۆتایی بێت بە دوایان نابگەڕن بیان دۆزنەوە بزان بۆچی واکەن
ئەیان گرن ئەیان کەنە سزن وەختێک کە زین لەو لاوبەریانەدەن ئەوە کەی گرتنە ئەوە کەی حکوومەتە هیچ شتێنیەوە ئەینا چۆن مامۆستایەکی یاها کوژرێ و تاوانبارەکە گرن و بەرەڵایەکە نەمە یعنی چی بۆ حەقیان ناخسەنە وڵی لەبەرەوەی کەوڵاتەکە بێ ساحبە هەرچێ بکەن ئارەزوی خۆیانە کەس مەحاسەبە ناکرێت لە کوردستان بەس فەقیر ئەوانەی کە بێرە سەڵاتن ئەوانەی کە بێرە سەڵاتن تیرۆرەکرێن ئارە وەڵا زۆریشمان پێ ناخۆشە بە نسبەت مامۆسای ئاینیەوە چۆن لە هەج وڵاتێکار نابێ ئەو پێشەوەی دین بکوژرێت ئەوانە زۆر مقدسن لا ئێمە مامۆستای ئاینی جێنشینی پێغەمبەرە درودی خوای لێبێت بێناسکردنی مزگەوتێک کە مامۆستایەکی لێ دا ئەبڕێنرێت پێدوانیە کارەسات هەیە گەورە بێت زۆر گەورە من زۆرم پێ ناخۆش بوو زۆر مامۆسای ئاینی نابێ شەهید کرێ هەرچیەک بێت باش مامۆستای ئاینی تۆ چەند ساڵاگەر گوێت لە مامۆستای ئاینی گرت بێت جگە لە ئامۆژگاری و کە نیشاندانی ڕێگەی چاکە چ خراپێکیان فێری کۆمەلگا کردووە خراپێکیان نەکردو بەس نەسیحەت خەڵکیان کردو بە چاکە دایم باسی شتی چاکیان کردو قەت باسی خراپیان نەکرد ئەی بۆ دەکوژرێن وەڵڵای ئەویش هەڵبەت شتێکی لە پشتەوەی پێدوانیە لە بەرەوەی حەقەڵێن طبعاً کە لەم ڕۆژە حەق ڕۆیشتی ئاوە شەهیدی دەکەن لە وڵاتێکە ژێبێ حەق نەڕۆیت وڵاتێکە تازە ڕۆی ئەم وڵاتە دەستگیری بە کڵاگە خۆتۆبانی بانەی بات ئارەوەڵا هۆکارەکەی وڵا هەم بێئیمانیە بێدینیە لادینیە هۆکارەکەی ئەوە مامۆسانی ئاینی قسەی حەق دەکەن ئەگەر ئەوەی لەو کوردستان قسەی حەقکە تیرۆر دەکرێت هۆکارەکەی هەم ئەوەیە تا ئێستا ڕۆژە لە ڕۆژات تۆ گوتیەوە مامۆستایەکی ئاینی ڕێگەی خراپ نیشانی خەڵک بە نەمبینیوە نەوەڵا نەوەڵا بەس ڕێگای ڕاست بەس حەق دەڵێن ئەوەی حەق بڵێ لەو کوردستانە تیرۆر دەکرێت باش و چی بکرێت بۆ بنەبڕکردنی ئەم دیاردەیە بۆی شکۆی مامۆستا بپارێزێت چکم مامۆستای ئاینی جێنشینی پێغەمبەرە درودی خوای لێبێت دەست درێژی کرد بۆ مینبەری پێغەمبەر و مامۆستای ئاینی کارەسات نییە بەرەوڵا کارەساتێکی زۆر گەورەشە نە گەورە کارەسات نییە هەر ئەو دەسڵاتە هەر ئیشی ئەم لەسەرەوە دەکا پێشدا مامۆستانی مەکتەبیان سوکردن پار بەزاردۆ دەنەستەر مامۆستای ئاینی چونکە قسەی حەق دەکەن ئەوەی قسەی حەقکە لە کوردستانە جێی نابێتەوە ماوەیەکە لە هەرێمی کوردستانە مامۆستایانی ئاینی کوشتنیان بۆتە حاڵەتێکی ئاسایی یاخود بۆتە دیاردەیەکی ئاسایی تۆ بۆ چی گەڕیتەوە پێشەشی بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم پێیان بەڕاستی ئەو بابەتە وروژانی ئەو بابەتە بابەتێکی زۆر مهم بوو لە بەرەوەی کوشتنی و تیرۆکردنی مامۆستایانی ئاینی وەکو وایە کە ئەتو دەست بۆ دین ببەی ینی دەست درێژی بکەیتە سا ئاینی ئیسلام ئێمەش ئیسلامین بەڕاستی تیرۆرکردنی جێنشینی پێغەمبەر میلادگەری پێغەمبەر شتێکە کە ینی جێگای قبولکردن نییە ینی ئەگەر ئێمەش لێ کردبین و بێندەك بین و نتوانین لەسەری بەجوابن خی گەورە دەتوانین لەسەری بەجوابی ئینتقامی لێوەگری جێنشینی پێغەمبەر ئەو مامۆستایانە ئاینیانە کە لە جێ پێغەمبەرن هەر مامۆستایەک ئەگەر بیوێ بەڕاستی شوێنی پێغەمبەر بگرێتەوە دەبێ حەق قسە بکە ڕاستیەکان بڵێ ئەم ڕۆژ ڕاستی تاڵە جێگای قبولکردن نیە بۆیە تیرۆریانەکەن و ئایان ترسێن و ئایان تۆقێن و ئیتر ئەوە دیار دەکەی و بەڕێ جەناب پێ دوایە تەنها هۆکارەکە کوشتنی بۆ بڵێن کوشتنی مامۆستایانی ئاینی تەناوتنی حەقا بەخوای لەوەی زیاتر نییە بڕوان ناکەم لەوەی زیاتر بێ قەت ڕۆژە ڕۆژان بیستوتە گوێ لێ بۆ مامۆستایەکی ئاینی ڕێگەی خراپیشانی خەڵک بە ینی هەر خەڵکی وای کردو و داوای مافی خەڵکی کردو ئیتر هەر ئەویان لەسەر ئەرکان ئەویان لە شانە لەوەی زیاتر نییە من ئەوایە بینم چی بکەین بۆ بنەبڕکردنی ئەم کارە بۆ ئەوەی کە ئیتر مامۆستایانی ئاینی شکویان بپارێزرێت بە چی چارەسەری ئەم وەزعابێ بە قورئان ینی من شتێکی وان نابینم ینی بە چارەسەری ببینم مەگە ئەڵڵاهومە خوای گەورە لەسەر ئەو خوای گەورە ینی ئەو وەزامان بۆ چاک بکە لەبەرەوەی ئەمە گەر شتێکمان پێ بکرا بە چەندە حاڵەتمان بینی دەمانتوانین لەسەریان بەجواب بین و یان شتیان بۆ بکەین ئەوەتانێ نەمانتوانی ینی ڕێپێوانەشی ینی خەڵکی ئێمە نەبکە ینی داوای حەقی ئەو مامۆستایە بکە و خوێنی چەندە مامۆستاش بە فیرۆ ڕۆی و لەم وڵاتە ئەوەی کە چەکی نەبێت هێزی نەبێت ئەوەی بەسەریە ئەوە مافیا خورێت زۆڵمی لەکرێت تیرۆرەکرێت آخر زمان مەلا کوشتن معنای چی بۆ کوژرێن لەسەر چی گوناحن تاوانیان چی حەقە ڕۆن بۆیە کوژرێن ڕاستە ڕۆن شەرعی قساکەن لەسەر دینە ڕۆن گوناحیان چیەوانە مامۆسای ئاینی نابێ شەهید کرێ هەرچیەک بێت هۆکارەکەی ئەوە مامۆستانی ئاینی قسەی حەق دەکەن ئەگەر ئەوەی لەو کوردستان قسەی حەقکە تیرۆر دەکرێت تیرۆرکردنی جێنشینی پێغەمبەر میلادگەری پێغەمبەر شتێکە کە ینی جێگای قبولکردن نییە ینی
ئەگەر ئێمەش لێ کردبین و بێندەك بین و نتوانین لەسەری بەجوابین خی گەورە دەتوانین لەسەری بەجوابی ئینتقامی لێوەگری مامۆسایانی ئاینی پێویستە ڕێزیان لێ بگیرێت تێگە ئیتر سەر بە هەر لایەنێ بن سەر بە گرنگ ئەوەی مامۆسای ئاینیە ینی پێویستە ڕێزی لێ بگیرێ و ژیانی پارێزراو بێت لەگەڵ تەواوی هاوڵاتیانە وڵی بڵێم چی نازانم بەڕاستیەوە شتێکی ناشرین ئەو شتێکی ناخۆشە تێگەی یعنیەوە یاسان ئەگەر یاسا بێت چۆن شتی وا بێت چۆن مامۆسایانی ئاینی ئاوە بەردهی نەکردن تیرۆرەکرێن ئەگەر یاسا هەبێ قەت شتی وا نابێت هۆکاری کوشتنانی مامۆسایانی ئاینی بۆچی ئەگەڕێتەوە مامۆسایانی ئاینی چیان کردووە وڵی هیچ شتێکیان نەکردووە مامۆسایانی ئاینی بێتاوانن هیچ شتێکیان نەکردووە باشە مامۆسایانی ئاینی تۆ ئەوەی گوێ لێکردن ماوەی چەند ساڵە جگە لە وتنی حەق و ڕاستی جگە لە فێرکردنی ئامۆژگاری بۆ خەڵک کارێکی هەڵەو لێبینون کە فێری خەڵکیکەن خێر یەک کاری هەڵیان نەکردووە لە شتی باشە نەبێ یەک کاری هەڵیان نەکردووە لە شتی باشە نەبێ هیچ شتێکی تریان نەکردووە بڵند تەنها لەبەرەوەی حەقڵەن بۆیە تیرۆرەکرێن باڵێ بەڵێ بەس لەبەرەوەی ئەگەر ڕاستی دێ بەس لەبەرەوەی وایە لێەکە ئەرکی میلەت چییە بۆی کۆتایی بەم کارە بێنەوە بنەبڕی ئەم کارە تیرۆریە بکات وڵی ئەرشی میلەتەوەی هەمووی بەعام بێتە جواب بێتە دەنگ و دێگەی ئەم زڵ مستەمە نێڵ هەرچی میلەتەوەی ئەوەیە بە خۆزگە هەمووی بەعامە هاتنە جواب بوو ئەمە زڵ مستەمەیان نێشە نانێشتا مامۆسایانی ئاینی بکرێنە ئامانج بەداخەوە حیف بێگومان تیرۆر هەر خۆی کارێکی قێزەونە لە جیهانە ئەگەر هەر مرۆڤێک تاوانێکی هەیە ئەوە توان لە ڕێگەی دادگا و دادگا سەرۆر بێ بتوانێت لە ڕێگەی دادگاوە کێشەکان هەڵکرێت ئەگەر نا تیرۆر هەر کارێکی زۆر نامرۆڤانەی و ناپەسەندانەیە ئەوەشی کە گەڕێتەوە بۆ ئیستیقلالی هەندێک خەڵکانی تیرۆریستەکەەوە فرسەت ئەهێنە لە وەزعەکان و لە ئاڵۆزیەکان ئەمە ناڵم دادگا سەرۆر نییە بەڵام ئەبێ دادگا کاراتر بێ پێویستتر بێت زیاتر بێتە سەرخەت بۆ ئەوەی کەەوە ئەمنێتی هاوڵاتیان بە هەموو شەریحەکانە بپارێزێ ئیتر مامۆستای ئاینی بێ مامۆستای ئاسایی بێ هەر مرۆڤێکی ئاسایی بێت پێویستە هەمووی وەکو یەک پارێزراو بێت و دیاردەی تیرۆریست بەڕاستی ئەمڕۆکە ئەبینین تیرۆر ئیرهابێکی عالەمیە یعنی لە هەموو جیهانە هەیە تەنانەت لە ئەمریکا هەیە لە وڵاتانی پێشکەوتوی ئەوروپا هەیە بەڵام بەداخەوە یعنی مامۆسایانی ئاینی پێویستە ڕێزیان لێ بگیرێت تێگە ئیتر سەر بە هەر لایەنێ بن سەر بە گرنگ ئەوەی مامۆسای ئاینیە ینی پێویستە ڕێزی لێ بگیرێ و ژیانی پارێزراو بێت لەگەڵ تەواوی هاوڵاتیانە ئەوەندی تۆ گوێ لە مامۆستای ئاینی بوو بێ لە ماوەی چەند سای ڕابردووە مامۆستایانی ئاینی جگە لە وتنی حەق و ڕاستی جگە لە ئامۆژگاریکردنی خەڵک تۆ گوێ لە هیچ هەڵەیەک بووە کە مامۆستای ئاینی خەڵک فێرکات نەخێر مامۆستای ئاینی هەرگیز ئەو خاوەنی پەیامێک هەڵگری پەیامێکە کە پەیامەکە پەیامی ئاشتی و پەیامی مرونەتی خوایە ینی هیچ مامۆستا هەرگیز خۆزگە هەموو شەریحەیەک هەموو دەستە و تاقمێک وەکو مامۆستایانی ئاینی بوونایە ینی مامۆستایانی ئاینی ئەوە دەگەێنێت کە خوای گەورە بۆ مرۆڤاتی داناوە یعنی شتێک نییە مامۆسایانی ئیسلاحی کۆمەلگای ئەوێت چاکسازی ئەوێت لە کۆمەلگا ڕەنگە مەسەلەن مە هەندێک مامۆستا هەیە بە هەندێک جار بە جۆرێک ئەدای خوتبەکەی ئەکا ئەدای مەسەلەن ئەو شتێکی ئێ بیکە هەندێک تونوتیژی پێوە دیارە بەڵام ئەوە ناکاتەوەی تۆ مەسەلەن بیکوژی یعنی تۆ چۆن خوارد لێ دەڵەگرێتیت ژیانی کەسێک کۆتایی پێێنی لەبەروی کە قسەیەکی مەسە کردو ئەگەر وەکو وتم سەرەتا ئەگەر مخالەفەیەک هەیە لە قسەکانیە هەتوان لە ڕێگەی دادگاوە ئەوە بانجی کەیتە دادگا و ئاگاداری کەیتەوە بەڵام من تەسەور ناکەم ئەمە مەسەلەی توندوتیژی بێ مەسەلە تێکدانی کۆمەلگایە یعنی شتێک نییە بڵێ وڵا ئەجینا هەموو کەس یاسای پێخۆش ێستا سەرەر بێت نەسبردن بۆ مامۆستایانی ئاینی کە جێنشینی پێغەمبەرن درودی خوای لێبێت کە کۆمەلگایەک ئاراستە ئەکات چیمان پێ دەڵێت چ پەیامێکمان پێ دەڵێت ئەمە خەتەرە خۆی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ خۆی خاوەنی ئەو پەیامەیە خوای گەورە پیان ناردوێتی بۆ ئاشتی مرۆڤایەتی وەکو جەنابیشتە فەرمید مامۆستا جێنشینی پێغەمبەرە یعنی کەواتە تەواوکەری ئەو پەیامەیە کە خوای گەورە لە ڕێگەی پێغەمبەرەوە ناردوێتی بۆ ئەوان و ئەوانیش لە ڕێگەی خوانە لە ڕێگەی منبەرەکان و ئەگەنن بە تەواوی خەڵک دەست بردن بۆ مامۆستای ئاینی بەڕاستی و کۆیە دەست بەری بۆ پێغەمبەر ینی ئەمە شتێکی نامۆی ئەو کەسێک کە قوبوڵی کرد مامۆسایەکی ئاینی شەهیدکە کەواتە قوبوڵەکە پێغەمبەری شەهیدکە ئەمە نە لە قیەمی ئینسانە هەیە نە لە قیەمی ئاینە هەیە لە هیچ شتێک ئەمە قوبوڵ ناکە تێگەی مامۆسای ئاینی ئەبێ ڕێزیان لێ بگیرێت لەبەرەوەی ئەوان نایەن زانایە
زاناش لە بێ هەموو کۆمەلگایەکە لە هەر بوارێکا بێت لە ئاینا بێت لە ئیجتیماعیا بێت لە شارستان لە هەر مەزالێکە ئەو زانایە سوودی هەیە بۆ کۆمەلگا. ئەرکی کۆمەلگا چییە لە بنەبڕکردنی کاری تیرۆر بەرامبەر مامۆستا؟ ئەرکی کۆمەلگا ئەوەیە ئێمە هەمومان هەموو تاکێکی ئێمە چاوکراوە بێت بۆ ئەو دیاردە قێزەونەی کە ئەمڕۆ پێ ئەڵەن تیرۆر. ئەگەر هەر کەسێکمان شک بردکەوە لەو مەجالە نزیک بۆتەوە دەیەوێت کاری بکە بە زووتنی کا دەستگا ئەمنیەکانیان لێ ئاگادارکەینەوە کە ئەمانە بەڕاستی ئەبن بە هۆی تێکدانی کۆمەلگا هەڵۆشانی کۆمەلگا و هەندێک جار وای لێ ئەکەن بە بەڕێگای زۆر ئێستا ڕەنگە بڵێن بۆ نمونە نزیکترین نمونە کە ئەم مامۆستا بەڕێزەی بەداخەوە کە دوێنێ شەهید کرا لەوانەیە بە نەزەری هەندێک دواکەوتوی مامۆستا یاخود لایەنگری لایەنەکەی مامۆستا بیکاتە ئەستۆی لایەنێکی تر دەگەی بەڵام ئەمە من دڵنیام لەوە هیچ لایەنێکی سیاسی لە کوردیە لە کوردستانە باوەڕ ناکەم پەنا بۆ ئەوە بەرێکەوە کۆمەلگاکەی تێکچێت تێگەی بەداخەوە من بەش بە حاڵی خۆم من حیزبی نیمەکۆ حیزبی و فەخریشی بێکم حیزبیم چونکە حیزبەکانی کوردستان هەمووی ئێمن هەمووی کە سوکاری ئێمن بەڵام پێم ناخۆش و بەڕاستی ئەو مامۆستایە و ئەوە مامۆستایەکە لە شاری هەولێری خۆشەویست شەهید کرا ئەوە چەندینی تر کۆمەیەک هاوڵاتی ئاسایی بۆ شەهید کرێ ینی بۆ تیرۆر کرێت تۆ ئەگەر مافێکت هەیە لە لای کەسێک هەڵەیەکی هەیە لە ڕێگەی دادگاکانەوە کاکە با پەنابەرین بۆ دادگاکانی ترێ مرۆ لە حەزارەت بکەین وازبێنین لە تون و تیژی وازبێنین لەوەی کەوا بڵێن وڵا بە مەسایلی تون و تیژی یەک لای کێشەکان بکەینەوە لەم وڵاتە ئەوەی کە چەکی نەبێت هێزی نەبێت ئەوەی بەسەریە ئەوە مافیا خورێت زۆڵمی لێەکرێت تیرۆرەکرێت آخر زمان مەلا کوشتن معنای چی؟ بۆ کوژرێن لەسەر چی؟ گوناحن تاوانیان چی هەقە ڕۆن بۆیە کوژرێن ڕاستە ڕۆن شەرعی قساکەن لەسەر دینە ڕۆن گوناحیان چیەوانە مامۆستا ئاینی نابێت شەهید کرێ هەچیەک بێت هۆکارەکەی ئەوە مامۆسانی ئاینی قسەی حەق دەکەن ئەگەر ئەوەی لەو کوردستان قسەی حەقکە تیرۆر دەکرێت. تیرۆرکردنی جێنشینی پێغەمبەر میلادگەری پێغەمبەر شتێکە کە ینی جێگای قبولکردن نییە ینی ئەگەر ئێمەش لێ کردبین و بێندەك بین و نتوانین لەسەری بەجوابین خی گەورە دەتوانین لەسەری بەجوابی ئینتقامی لێوگری مامۆسایانی ئاینی پێویستە ڕێزیان لێ بگیرێت تێگە ئیتر سەر بە هەر لایەنێ بن سەر بە گرنگ ئەوە مامۆسای ئاینیە ینی پێویستە ڕێزی لێ بگیرێ و ژیانی پارێزراو بێت لەگەڵ تەواوی هاوڵاتیانە. بۆچی مامۆستای ئاینی بێت تیرۆر بکرێت؟ حیز یاسایەک لە وڵاتانی لەبەرەوە تیرۆرەکرد حیز یاسایەک ئیتر نە بە مامۆسای ئاینیەوە بە مامۆسای ترەوە بە هەموو چین و تۆژەکانی ئەم میلەتە ئەناڵەنێ بەدەست کێشەکانی ئەم وڵاتەوە هەر ڕۆژەی کێشەیە دروست دەکەن کە کەس ئاگای لە هیچ نەبێ ئیتر مەسەلە چیە قابلە چێ تیرۆریکە ئەی ئاسایشی تر بۆ هەیە یعنی شت ئەمە دەستە بەدەستی خۆیانە هەرچی شتێ بێ ینی هەر ڕۆژە شتێ دروست دەکەن بۆی کە خەڵک و میلەت بێ سەرقاڵ بێ بە قەیران لە ناوەبن بە قەیران مێشکی خەڵک تێگەن مێشکی خەڵک وا لێکەن کە ینی مێشکی مەشغوڵ بێ بەو قەیرانانەوە بۆ ئەوەی کە خەڵک هۆشی نەبێ ئەوان چێکە. مامۆستای ئاینی جێنشینی پێغەمبەرە درودی خوای لەبێت دەستبەردەن بۆ مینبەری پێغەمبەر و مامۆستایانی ئاینی چ پەیامێکمان پێ دەڵێ؟ ئەوەی کە حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق لە 1920ەوە نەیانتوانیوە هەموو کەلتور و عادەت و تەقالیدێکی ئەم وڵاتە لە ناوبەرن ئەم میلەتە لە ناوبەرن بەڵام ئەمان توانیوە بە 20 ساڵ هەمووی لە ناوبەرن بە عادەت و تەقالیدەوە بە دینەوە بە خاڵ و کەوتەوە بە هەموو شتێکەوە بە نیشتیمان پەروەریەوە بە شۆڕژگێڕیەوە چینی گەنج بدوێنە هەر ئەسڵ ئینتیمای نەبوو نیشتیمان نەبوو شۆڕش نەبوو نەتەوە بۆ هیچ شتێ نەماوە ئەمە شۆڕشەکە بوو کە کردومانە. ئەرکی میلەت چییە لە بنەبڕکردنی تیرۆر و گەڕانەوە بۆ شکۆی مامۆستایانی ئاینی؟ بۆ هەموو چین و توێژەکانی ئەم میلەتە بۆ هەموو چین و توێژەکانی ئیتر مامۆستایانی ئاینی مامۆستایانی تر دکتۆر مهەندیس هەموو ئەمانە ئەرکی هەر هەمویان ئەوەیە کە ینی حیزبایەتی لە ناوبەرن بە ینی هەوڵش بن کە خەڵک بشار بکەنەوە کە خەڵک نیشتیمانی بێ نەک حیزبی خەڵکی نەتەوەی بێ خەڵکی نیشتیمانی بێ واز لە حیزبایەتی و هێن بێنن کە خەڵک
ئەمانە بەڕاستی حیزبەتی لەم وڵاتانەیە لە وڵاتی ئێمە شابە تایبەتی بۆتە ینی ئاغاگەری ینی کابراەک سەرمایهدارێک هەستا و کۆمەڵە خەڵکی لەخۆی خڕ بۆ حیمایە سەروەتەکەی خۆی دواوتەی بەرنمەکە بۆ تۆ جێدێڵم چی بکرێت بۆ ئەوەی ئیتر دەست نەبرێت بۆ شکۆی مامۆستا و بۆ مینبەری پێغەمبەر دووری خۆی لەبێت وەڵڵاهی چی بکرێ نادەنم ینی هاتی شتێک بێ خەڵک شتی پێ ناکرێ خەڵک شتی پێ ناکرێت تا یەک نەبێ خەڵک کاتێک شتی پێکرێت کە یەک بێ هەمووی بە یەک دەنگ بەڵام ئەمان سیاستێکیان بەخاڵێنە خەڵکیان پارچە پارچە کردو ئەمە مامۆستای ئاینیە ئەمە مامۆستای مەکتەبە ئەمە دکتۆرە ئەمە مهندسە ئەمە مەحامیە ینی محامی هەڵەسە دیفاع لە خۆیەکە واز لە مامۆستایانێ مامۆستا هەڵەسە دیفاع لە خۆیەکە واز لە چین دکتۆرانێ دکتۆر هەڵەسە ئەوەی سایکزبیکۆ بە کوردی کرد کوردی جاتە بە خۆی کاتەوە کە بە خۆی کاتەوە هەمان سیاستی پەرکەوزاڵ بە لەناو خۆیان بەکارێت لەناو میلەتەکە بەکارێت میلەتەکان پارچە پارچە کردو ئەمە پارتی ئەمە یەکێتی ئەمە شیعی ئەمە ئیسلامی ئەمە ئەوەیە ئەنجا لەگەڵ ئەوەشە لەناو ئەوەشە کۆمەڵە چین و ڕێکخراویان دروست کردووە کە هیچ ڕێکخراوێک دیفاع ڕێکخراوێکی ناکە خەڵک یەکدەنگ نییە ئەگەر یەکدەنگ بێت چی ڕۆدا یەکدەنگ بێ ئەوسا هەچیت بێ ئەواکرێ ئەتوانی یاسا بەرقەرارکەی ئەتوانی شۆڕشێکی نیشتیمان پەروەری بەرقەرارکەی ئەتوانی ینی هەموو شتێکی چاک بکەیت ئەمە ڕاوەچوونەکانی هاوڵاتیان بوو ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە بە ئێوەی ئازیز و خۆشەویستمان گواستەوە هیوادارین تیرۆر لە هەرێمی کوردستانە بەڕامبەر بکرێت بە جۆرێک ئیتر هیچ کەسێک نەوێرێت دەست بۆ ئەو کارە قێزەوە بەرێت و یاسا سەروەر بێت بۆ هەمووان نەک بۆ فەقیر و هەژارەکان پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت